چیمە و ڕادەبورم شارەکەتدا گرمە باوەش شەیدای بۆنی گوڵی سوور ڕێبواری من دووی ڕێی دوورە کاروان چیمە و ڕادەبورم شارەکەتدا گرمە باوەش شەیدای بۆنی گوڵی سوور وەک مالی بە ڕێژنەی خەیاڵ کۆنی کردومە عومر و ساڵ وەک مالی بە ڕێژنەی خەیاڵ کۆنی کردومە عومر و ساڵ هەرچەند ئاڕۆم دوایی نایە دەسە چارەیێ خودایە هەرچەند ئاڕۆم دوایی نایە دەسە چارەیێ خودایە دەسە چارەیێ خودایە مجید یاری ندیار ڕێبواری ڕێگەی بەهارە هەڵبڕاوی کوشتە یار نامۆمە بە بزەی لێوی وەک مەجید یار